سەبارەت بە نەتەوە ئێمە وەکو میلەتی کورد خی گەورە خەڵقی کردین وەکو باقی نەتەوەکانی تر کیانێکین خی گەورە حەق و مافیشی پێداوین بەڵام بەداخەوە حەق و مافی کیانی کوردی هەر لە سەرەتاوە تا ئەو ڕۆژ دەگەدابی بەرجەستە نەبووە. کورد نەیتوانێت ببێتە یەک دەنگ یەک ڕنگ یەک هەڵوێست یەک ئاڵا یەک خاک یەک نەتەوە. حتمما ئەوە هۆکاری خۆی هەیە کە بەرژەوەندیەکان قەنەعەتم وایە وای لە میلەتی کورد کردووە کە کورد تا ئێستا یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵوێست نەبووە. ئەمە نەتەوەیەکی دوور و درێژین خاوەن مێژووین خاوەن کەلتورین خاوەن خەباتین سەدان سەرکردەی دلێر و بێرمان هەبووە زانا و سەرکردەوی بلیمەتمان هەبووە و میلەتی کورد کەمتر نییە لەو ملەتانی کە خی گەورە خەڵقی کردین لەسەر زەوی هەن وەکوگە بەراورد بکەین بە هەندێک نەتەوە ئێمە لە زۆران لە پێشتریشین بە هەم لە ڕووی سەکەنی هەم لە ڕووی دانیشتوان هەم لە ڕووی شوێنی جوگرافی بەڵام بەداخەوە کورد هەل لە سەرەتەوە بە پەرتەوازی هێناوی تا ئێساش دەگەدابیت و ڕۆژ لە دوای ڕۆژیش کورد پەرتەوازتر ئەبێت بێکیان ئەبێت بێشوناس ئەبێت بێکەس ئەبێت بێناز ئەبێت. معنای ئەو نییە کە ئێمە نین یان هیچمان نییە بەڵکو ئەو ئێمەین وامان لە خۆمان کردووە کە بەرژەوەندی تەسکەکانی شخصی خۆمان وای لە کورکردیە کە هەر کەسەی بەڕێیەکدا بڕات بۆش ئەوە ئێستا وەکو کەمینەیەک دێنە بەرچاو هەر کیانێک بیاوێت هەر دەساتێک بیاوێت لۆ مەرامی خۆی بەکار دێنێت. ڕۆژیەوە هاتووە کە کۆنگرێ نەتەوەی ببەسترێت ینی کەسایەتی کورد دیاری بکرێت و ئەرک و مافی میلەتی کورد لە وڵاتان دیاری بکرێت وەکو هاونیشتیمانیەک وەکو هاوڵاتیەک کە لەسەر ئەم هەساری خی گەورە دایناوین و مامەڵەمان لەگەڵ بکرێت وەکو کوردێک کە ئەسینە شوێنێک وەکو هاوڵاتیشی سەر ئەم زەمینە مامەڵەمان لەگەڵ بکرێت و ڕێز و شکۆمان بۆ دابدرێت و مافمان دەستە بەر بکرێتن. هیچ ڕۆژێک وەکو ئەمڕۆ کورد پێویستی بە یەک دەنگی و یەک هەڵوێستینە و داوا ئەکەم لە ئەوانەی کە جڵەویان بەدەستە کە خۆیان بە خەمخۆری قەزی کوردی ئەزانن واز لە بەرژەوەندە شخصیەکان بێنن کاتێەوە هاتووە بەرژەوەندی میلەتی کورد لە بەرچاو بگرن مافی کورد دەستە بەر بکەن بەتایبەت میلەتی کوردی خۆمان لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا باکوور و باشوور لە هەر شوێنێ ئەچێ کورد مەزلومە لەبەرەوەی کە کووردە نەک لەبەرەوەی کە شایستە نییە. هیوا دەرم یعنی ئەو قەزیە بە قەزەیەکی جدی وەربگرن خەمخۆرانی میلەتی کورد لە هەر سوار پارچەری ئەسەر پارچەی کوردستان. بەتەکید بازی یەکرزیمان داوەوە خۆشمان ئەزانی کە کورد یەکی نەگرتووە چەندین سلبیاتی دروستکردەوە یەک لەوانە کە تاوکو ئێستا نەمانتوانیمە ببین بە دەوڵەت و هەندێک هۆکاری زۆر بەرچاویش دیارە لەوانە سنووری جوگرافیمان سنوورێکی خراپە هەموو دۆرە پشتەکانمان ئەتوان برین وەکو هاوکار و هاوکارمانینە کە بە بەردەوامی خۆشتان ئەزانن کە ئەمە هۆکارێکە لەو هۆکارانە کە تاوەکو ئێستا نەتوانیە کامە یەکریز بین. وەکو کۆنگرێتەوەی زۆر زۆرە کە کورد کۆنگرێژ نەتەوەی هەر چار پارچەکان ببەستێتن و بەبێ فەرق و جیاوازی و بەبێ تەماشای هیچ ئایدۆلۆژیەک و دیانێک و مەزهەبێک چونکە کورد هەر تەنها برێن بۆ نمونە سونەنیە شیعی تێدا هەیە ئێزی تێدا هەیە شەبەکی تێدا هەیە مەسیحەکانی تێدا هەنەکەواتە کۆنگرەی نەتەوەی کورد زۆر پێویستە بکرێتن لە هەموو پارچەکانی کوردستان و هەمووشان بەیەک ڕنگ و بەیەک دەنگ تاوەکو بتوانین کورد کە چۆن ئێستانێکە لە هەموو دنیا کورد ئەناسرێت وەکو پێشانیە لێش پێویستە ئەمە تاوەکو ئێستا لە ئومەم الموتحیدە ئەمە وەکو نەتەوە تۆمار نەکراوین. پێویستە کورد ئەو کۆنگرێ بەستێت هەتاوەکو یەکێک لە هۆکارانە بتوانین ببینە نەتەوەیەکی لەسەر ئاستی دنیا کە هەموو بە شێوەیەکی ڕسمی بناسرین. بەداخەوە بەتەکید دوژمنانی کورد هەموو کاتێک ویستیان کە هەر وەختێک کوردی یەکگر بێتنی کورد بتوانیتن کۆنگرەیەکی ڕێکوپێک و نەتەوەی ببەستیتن دوژمنانی کورد پەرتەوازان هێخستە ناوی ئەزە بە هەر شێوازێک و هۆکارێک بیتن نانویستی ئەو کۆنگرە سەرکەوتو بیتن.